سەبارەت بە یەکە هەڵوێستی لیستەکان لە بۆ پرۆسە هەڵبژاردنەکانی عێراق ئێوە هەڵوێستان چییە وەکو یەکێتی نیشتیمانی هەڵوێست هەتان باشە چۆن پرۆسە هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت؟ هەمیشە یەکێتی لەگەڵ یەک هەڵوێستی بووە سەبارەت بە هەڵبژاردنەکانەوە سەبارەت بە پرسی سیاسی لە هەرێمی کوردستان وە سەبارەت بە پرسەکانی نێوان هەرێم و بەغدا هەمیشە یەکێتی لەگەڵ یەک هەڵوێستی و یەکدەنجی هەرێمی کوردستان بووە سەبارەت بە هەڵبژاردنەکان لە ڕاستیدا سیستەمی هەڵبژاردننی ئەم جارە جیاوازە لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو بۆیە ئەم جارە ئەوەی کە گرینگە سەبارەت بە یەک هەڵوێستی بۆ ناوچە جێناکۆکەکان زۆر گرینگە کورد یەکدەنگ و یەک هەڵوێست بن چونکە ئەم جاریان فرە بازنەیە لە هەر بازنەیەک ئەگەر کورد یەکدەنگ نەبێ دەنگەکانی دەسووتێ ناچێتەوە سەرلیست بۆیە گرینگە یەک هەڵوێستی بەڵام لە هەمووی گرنگتر ناوچە جێناکۆکانە یەکێتی پێداگری لەسەر مەسلەی ناوچە جێناکۆکان بە دەرەجەیەک دەکا و سەبارەت بە هەرێمی کوردستانیش یەکڕێزی بۆ هەڵبژاردن یەکێتی لاری لەو مەسەلەنە ئەمە تا ئێستا داواکاریەکە نەبوویتە بڕیار لای هیچ هێز و لایەنەکان بەڵام هەوڵێک هەیە بۆ یەک هەڵوێستی و بەتایبەت لە ناوچە جێناکۆکان یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە بەر لەوەی یەکلیستی و یەکدەنجی لەسەر مەسەلەی هەڵبژاردن دروست بێ پێویستە یەکدەنجی و یەک هەڵوێستی لەسەر ئاستی هەرێمی کوردستان سەبارەت بە بەغدا سەبارەت بە چارەسەرکردنی پرسە هەڵپەسێردراوەکان بەتایبەتیش مەسەلەی بودجە و موچەی خەڵکی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ئەولەویاتی کاری یەکێتیە و پێداگری لەسەر ئەم بابەتە دەکات. مەترسی هەیە لەسەر ناوچە کێشە لەسەرەکان؟ بەڵێ بەتاکید ئەگەر هەست بکەی ئێستاکە هەم لە ڕووی ئەمنیەوە جمجۆڵی تیرۆریستان زیادی کردووە و لە مەسەلەی تعریب و لە مەسەلەی ئیداری گۆڕانکاری زۆری ڕوویدایە بۆیە تا ئەم باردۆخە بەم شێوەیە بمینێتەوە لە بەرژەوەندی کوردنی بەتایبەتیش لە هەڵبژاردننی داهاتوو ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بێ ڕەنگە لە قازانجی کورد نەبێ بۆیە کورد گرینگە هەموو هێز و لایەنەکان تاکە دەنجێکیش بە فێڕۆ نەدەن بتوانن هەمویان بەیەکەوە لە هەر بازنەیەک کاندیدی کورد سەرخن بۆ ئەوەی کورد بەهێزەوە بەشدار بێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سپاس.